شەڕی ئۆکرانیا و ئاڵۆزیەکانی ئەم دواییەی تەنگەی تایوان وەک جوگرافیا لە یەک دوورن، بەڵام لە ڕووی ژیۆپۆلۆتیکەوە ئەو دوو ڕووداوە بە یەکەوە گرێ دراون. ئەوەش بۆ چوونی سکرتێری گشتی ناتۆش بوو لە سەرەتای ئەم ساڵدا. ئەگەر سەرۆک پوتین لە ئۆکرانیا سەرکەوتن بەدەستبێنێت، ئەوە پامێک دەگەێنێت کە ڕژێمە تاگڕەوەکان دەتوانن بە زەبرین هێز و تۆقاندن بە ئامانجەکانیان بگەن. ئەوەش مەترسیدارە. چینیش لە نزیکەوە چاودێری دۆخەکە دەکات و تا ڕادەیەکیش لێوەی فێر دەبێت کە ڕەنگە کاریگەری بکاتە سەر بڕیارەکانی داهاتووی. ئەگەر سەرۆکی چین بڕیاری داگیرکردنی تایوان بدات، ئەوە ڕەنگە ئەمریکا و ناتۆش بکێشێنە نێو ئەو ململانیانەوە. تەنانەت مشتومڕەکان لە نێوان هاوپەیمانەتی ناتۆ لە کۆبوونەوەی لووتکەی ساڵی پاری مەدرید ئاماژە بۆ کراوە کە چین مەترسیە بۆ سەر ئاسایشی ئەوروپا و زەریای ئەتڵەسی. لە کۆبوونەوەی لووتکەی ناتۆ کابڕیارە لەم ساڵدا لە لیتوانیا بەڕێوە بچێت داخۆ ئەوەی وتراوە بە کردار جێبەجێکرێ. لە کاتێکدا تایوان مەترسی هەیە کە بتوانێت ئازادانە لە زەریای ئەتڵەسیدا هەمووشۆ بکات و لەو بارەیەشەوە نیگەرانە. ئەم مشتومڕانەی ناتۆ لە کاتێکدا کە سیاسەتە بازرگانیەکانی چین کاریگەری زۆری خستۆتە سەر ژێرخانی ئابووری ئەوروپا. بێ لە جموجۆڵە ئەلەکترۆنیەکان و بواری دیکە کاریگەری سیاسیانەی چین لە ئەوروپا ڕوو لە زیادبوونە و جێگەی نیگەرانیشە. وڵاتانی هاوبەشی سەر ئۆقیانوسی هندی و ئارام و ئوستورالیا و ژاپۆن و نیوزیلاندا و کۆریای باشوور وەک ساڵی پار لە لووتکەی کۆبوونەوەی ناتۆ لە ڤیلنیۆس لە لیتوانیا بەشداری دەکەن. ئەو وڵاتانەی کەوتونەتە سەر ئۆقیانوسی ئارام و هندیەوە ئەزمموونێکی دەگمەر و ناوازەیان لەگەڵ کۆماری چیندا هەیە، دەتوانن دیدگای بەرلەخ بخەنە نێو گفتوگۆکانەوە. بەگشتی هاوپەیمانان لە ناتۆ لەسەر ئەوە کۆکن کە چین ئاڵنگیریەکی ڕاستەقینەیە، بەڵام لە چۆنیتی چارەسەرکردندا بۆ چوونی جیاواز هەن. زۆرێک لە وڵاتانی ئەوروپا پشت بە بازرگانی و بەرهێنان چین دەبەستن. بەپێی ئامارەکانی یەکێتی ئەوروپاش چین نزیکەی لە سەدادەی هەناردەکردنی ئەوروپا پێک دەهێنێت و هاوردەکردنیش لە چینەوە بۆ ئەوروپا بە لە سەدا 20 خەمڵێنراوە. یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا بۆ راپۆرتی پاسی ویداکوسوارە، VOA نیوز.